سلێمانی 1700 سزا دراویتایە، هەولێر 2000 و نزیکەی 400 و دهۆکیش 1400 تایە. بۆ 900 کەسیش دروست کراوە؟ بۆ 900 کەس دروست کراوە، بەڵام سێ بەرامبەری تایە. داخۆ ئێمە لە چاکسازەکان ئێستا مادەی هۆشبەر نمرەیەکی گرتووە لە تاوانەکان و گرفتێکی گەورەمان هەیە و درکمان بۆ کرد کە درکمان بۆ کرد کە کێشەی گەورە هەیە، بۆیە بیرمان لەوە کردەوە سنتەرێکی سیانەوە دروستکەین لە هەموو چاکسازەکانی هەرێمی کوردستان و ئێستا ئەو سنتەرانە کاری باشیان کردووە و توانیمانە 827 کەس بگەڕێنەوە وەزعی ئاسایی خۆی کە ئەتوانم بڵێم لەستانەوە پێنجی کەسەکانەکە و ئەوەش کاریگەری هەبووە لە دەرەوە بۆی نەگەڕێن ناو چاکسازێکە جارێتتر و لەسەر جەمهەرێمی کوردستان و ئێستا ئامارەکانی کە لە هەرێمی کوردستان لە بەندکراوان هەرێمی کوردستان دراوەکان ئێمە لە چاکسازەکان 6080 کەسمانێ و لەوانە 1763 کەسیان بداخۆ مادەی هۆشبەرن کە یەک لەسەر سێی ئەو ئایناکە. چی کراوە ئاسانکاریەکان چۆن هەمانجیتان کردو بۆی کە ئەم سنتەرە زیاتر بەرپراوە بدرێت و پەری پێ بدرێت؟ ئێمە عیلاقاتمان لەگەڵ چەندین ڕێکخراو هەیە و پێداویستەکانمان بۆ دابینکەن و ئەوەی هەمانە کە لەسەر توانە و کادری خۆمانن توێژەرەکانی خۆمان. من لێرە وەسپاسیان دەکەم کە زۆر هاوکارن، چاکسازەکان تەواو خەڵەباڵغ بوون و توانم بڵێم کاریگەری زۆر خراپی لەسەر بەرنامە خزمەتگوزاریەکانی شەبێ، بۆیە هیوادارم دوای هەڵبژاردنەکان پەرلەمانی کوردستان بکەوێتە کار و بتوانین یاسای لێبوردنی گشتی دەرکەین، بتوانین. سلێمانی 1700 سزا دراویتایە، هەولێر 2000 و نزیکەی 400 و دهۆکیش 1400 تایە. بۆ 900 کەسیش دروست کراوە؟ بۆ 900 کەس دروست کراوە، بەڵام سێ بەرامبەری تایە. ئەی ژنان و مناڵان؟ ژنان و مناڵان هەولێر 400 کەسی تایە و کە بۆ 100 کەس دروست کراوە و دهۆک 100 کەسی تایە، 127 کەس و سلێمانی 133 کەس تایە. باشە چارەسەر چییە بۆ ئەم بابەتە؟ ئەگەر با بڵێن لێبوردن نەبێ کاکەستان ئەی بینا؟ یەکەم لێبوردن هەنگاوی دووەم ئەوەیە کە بینامان دەست پێ کردووە لە هەولێر، وا بینای ژنان و مناڵانمان دەست پێ کردووە و چاکسازی گەورانی گەرمیانیشمان کردوێتەوە بەداخەوە. تا ئێستا لەبەر ڕۆتیناتی حکوومەت ناتوانین ئێمە دوو جاری ئەعلانمان کردووە کەس وەری ناگرێت لەبەر ئەوەی کە هیچ کۆمپانیا وەری ناگرێت بەهۆی ئەوەی کە کۆمپانیەکان داوای زەمانی پارەکەیانەکەن، ئەوەی کێک لە گرفتەکان.